لە سنووری قەزای چەمچەماڵ پردێک بۆ ماوەی 3 ساڵە داڕماوە و لەلایەن حکوومەت هێرێمەوە چاک نەکراوەتەوە. گونشینانی ناوچەکە نیگەران لە فرامۆشکردنی ئەو پردە و خوازیارن بۆیان چاک بکرێتەوە. بەڕاستی ئەم دەسرا ضرورە بۆ ئەم دیانەش منتیقی نەحی قادرکەرم وە سەنگاو چەمچەماڵ ئەمانە هەمووی کۆ بێتەوە زۆربی لەم دزرە تێنان بەر بەهۆی ئەوە ئەم دزرا ڕێی بۆ ڕێ زۆری قەین کردە بۆی خەڵک هات چۆنەکە لە ڕاستیە پێویستی بەوەیە چاکەوە بکرێ و ئەم دزرە 3 ساڵە خەڵک وەکو بینی خۆت بینیدا باوەڕکە سیارە لەو بەراواتیان بەپاتێنان بەر. ئەم پردە بۆ ماوەی 3 ساڵە پەیکەوتووە نزگەی 20 گوندی لەسرە. من وە گوندی خەڵکی گوندی قادراوە هاتوومە بۆ ئێرانە تا ئێساکە حکوومەتی هەرێم هیچ ئاوڕێکی لەم گوندە نەداوەتەوە. شارەوانی چەمچەماڵ پارێزگای سلێمانی تا ئێسەوە 3 ساڵە ئەم گوندە پێی کەوتووە هیچ ئاوڕێکیان لێ نەداوەتەوە. هەمووی هاچۆکە لەسەر ئەیرەیە جادەمان بەکار نایە جسرمان ئاو بردوێتی خزمەت گوزاریمان بۆ نەکراوە بەڕاستی لە هیچ ڕوویەکەوە. دانا غازەکە بەناو گوندی ئێمەیان ڕۆ قفڵەکەی لە گوندەکەی ئێمەیە تۆز و خۆڵەکەی بۆ ئێمەیە ئەوە جادەوبانەکەمانە خۆتان پێ هاتوونە بینیتانە. بەڕێبەری چاکردن و پاراستنی ڕێگاوانی چەمچەماڵ دەڵێت دەرخستەی چاکردنەوەی پردەکەیان ڕەوانی وەزارەتەکەیان کردووە بەڵام وەڵامیان بۆ نەگەڕاوەتەوە. ئەو پردە لە 2019 لە ئافاوی 2019 تەنیشتەکانی ئاوبەردەی خەڵکی گوندەکە خۆیان چاکیان کردوێتەوە بەڵام دیارە جارێکی تریش ئاوبردوێت ئێمە هەر دوای لە 2019 دەرخستەمان بۆی ئامادە کردووە و هەموو ڕێکارەکانی تەواو بۆ و ڕۆشتە بۆ وەزارەت بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکی نییە. پردێک لە سنووری قەزای چەمچەماڵ کە بەشێک لە گوندەکانی قادرکەرەم و گوندەکانی سەنگا و شۆڕش بەیەکەوە دەبەستێتەوە ماوەی 3 ساڵە بەهۆی لافا و داڕماوە و چاک نەکراوەتەوە. داواکاری گوندنشینانە حکوومەت هێرێمە و پێویستیەی ناوچەکەیان پڕ بکاتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.